ئەگەر پرسیاری ئەوت لێ بکەم چۆنە تا ئێستا زەواج نەکردووە؟ جا بۆ زەواج بکەم ئەگە من ئاڵتونی خۆم هەبێ، ساری خۆم هەبێ، کاری خۆم هەبێ، سەفەر ئەەکەم، هەموو شتێکم هەیەتر بۆچی مە پیاو ئەگا بە خۆم زەواج خۆم شنیێنم. دەستان خۆش. زۆر سپاسان دەکەم. بیرتانی دەخەمەوە کە مە نواندن بوو تەنیا بۆ ئەوەی نزیکی کەینەوە لە بیرکردنەوە و تێگەیشتنی ئێوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە سۆشەڵ میدیا دەگوزارێت. خوێندنەوەت بۆ کارەکتەری ئەم فیگەرە چی بوو؟ تێبینێت کێ گرنگە بیدەم خاڵ یەکەم وەکو پزیشکی دەرونی بۆت نییە لەسەر کەسێکی دیاریکراوە یەکسەر شت بڵێ، یعنی ڤیدیۆکان لەسەر ڤیدیۆکان قسەم نەکردەوە، بە کۆی گشتی ڤیدیۆکان قسەم کردەوە و وەزام خۆشتان لە ڕووی ئەوە تەرتیبتان کردووە. ئەمە لە بەڕووی ئاکتینە توانین هەندێک قسەی لەسەر کەین، یعنی ئێمە بەپێی جۆری کەسێتەکان کۆمەڵێک کەسێتیمان هەیە. پێشەشی کەسێتی پێگاتۆ لە دووشتی سەرەکی، خەڵک دایمان لێ تێکەڵەچێت دووشتی سەرەکیە زۆر گرنگە بیزانین. بەشێک لە پێگاتەی کەسێتی پێدەوترێت تێمپەر واتە خۆڕسک، طبعەکەی چۆنە چۆن دروست بووە، وازحە؟ ئەمە عادەتەن بۆ ماوەیەوە بۆی هاتووە. بەشەکەی تری بریتە لە کارکتەر واتە ئەو خەسڵەتانەی کە ئەم کەسە هەیەی کە لە کوێوە وەرەگرێ لە ژینگەوە ماڵ، میدیا، قوتابخانە، کۆمەڵگاوە وەرەگرێ، وازحە؟ کەواتە دوو بەشی سەرەکیمانێ. ئەم دوو بەشە پێگەنەری کەسێتەکە دروستەکەن وە هەڵەسن بە تشکیلکردنی شێوازی بیرکردنەوە و شێوازی مامەڵەکردن و شێوازی ڕەفتارکردنی لە ژیان، ئەمە شازیش گشتی. ئەوەی کە هەیە ئەم کارکتەری لێرا باست کرد، یعنی شتێکی تۆزە باوە، ینی بەشێک لە کارکتەرەکان بەداخەوە ینی بۆ شێوازە مامەڵاکەن. زەگە پرسیارێکی محاودە دەبێت مەسەرەن تۆ لەسەر شتێکی قسە بکەم بۆی زیاتر تەرکیزی بخەم. یعنی تۆ سەری کەسێکی وا بکەی بێگومان ئەوە کتەر بوو وەکو نواندن کردی، کێشەی دەرونی وەکو پزیشکێکی دەرونی ئەتوانی کێشەی دەرونەکانی بخوێنیتەوە، ئەتوانی کێشەکانی پێرسناڵەتیەکەی کەسایەتەکەی بخوێنیتەوە، پێوەی دیارە؟ تەمام. خۆی بۆ دکتۆرجان بۆ تەشخیصکردن و بۆ ئەوەی لەگەڵ شەکایم کە بێ قسە بکەی بە سێرکردن نییە، ئەبێ لا قسەی لەگەڵا بکرێ و لەگەڵ یا دابنیشین و مناقەشە بکەین، بۆی هەندێک پرسیار هەیە لەسەر بەدی دەرناکەوێت لەسەر شکل دەرناکەوێت، وازحە؟ ئیلا بێ پرسیارانەی لێ بکرێ. بەرە زۆر کەس دایمەن بەیە ماڵێ ئەڵێ پزیشکی دەرونی یاتخوا سێرێکمان کە دوو تەژامزانەوە زەمان باشە بەو شێوازە ناکرێ شەکە، ئیلا بێ دابنیشم لەگەڵ یامسەن قسە بکەم و مناقەشە بکەم و چەند پرسیارێکی سەرەکی هەیە بیکەم. بە کۆی گشتی هەر وەکو هەنە ئیلیمنتی سایکۆلۆژی ینی هەندێک شتی دەرونی کە تیاێ عادەتەن ئەم جۆرانە ناسینی خۆی کەمە، خۆی ناناسێ، بەشێکی زۆریان عادەتەن متمانە بە خۆبوونیان خراپە، بەڵام وا دەرەکەی لە زاهیرا متمانە بە خۆبوونی زۆر زۆرە، بۆیە یەت لە بریەوە بە شتێکی تر دەریەخا بە مادەکانی، وازحە؟ بۆ شتانەی کە هەیەی فلانشتم هەیە و فلانشتم هەیە و فلانشتم بۆ داپۆشتنی متمانە بە خۆ نەبوونەکە. بالضبط، ینی یەکێک لە نووسەرە گەورەکانی بواری سایکیاتری و سایکۆلۆژی کتێبێکی هەیە to be or to have، کتێبەکەی باسی واکە تۆ ئەو شتانەی کە هەتە یان ئەو شتیت کە لە ئەسڵا خۆت چیت، وازحە؟ باسی پێنج پێگەنەرەکە یەکێک لەو پێگەنەرانە بریتە لەو ئەخلاق و سلوکەی کە وەرەگرتووە نەک ئەو شتانەی کە هەتە، کەواتە ئەوەی کە ویستم ئەم نمونەم بۆ چیە ناوە هێناوە کە بڵێم بەشێکیان متمانە بە خۆبوونیان کەمە، سەڵڤستیمیان کەمە، ینی خودبینینی خۆی خراپە، وەرز لە خۆگرتنی خۆی خراپە، وازحە؟ بۆیە بە هەندێک مادیات دەریە بڕێتەوانێت کە ئەمانە پیشانی خەڵکەکاتە کە نەما من عیبم نییە و مەزبوطم و هیچ شتێک نییە، بەس ئایا لەنەوە وایە وەکوتمە بێ دابنیشین لەگەڵ یا و مناقشە. دەست خۆش. بەس.